هێزی ئاسمانی عێراق زۆر بەقوت بوو ئەیتوانی بەرگری لە فڕۆکەی ئیسرائیل و وانەش بگرێتەوە. یعنی ئێستا زۆر پاشەکشەی کردووە لە چوار زۆر پاشەکشەی کردووە نەما ئەو فڕۆکانە زۆری ئەمریکا بردی ئەوانەی کەما بووە ئەوەندەی ینی لە شەڕی کوێتی شاوا بزانم فڕۆکەی خستوتە خوارەوە. بەڵێ لەەوەیەک هێز ئەوە چۆن بوو کاک چی فڕۆکەیەکی خستە خوارەوە بە چی خستێ خوارەوە؟ تەبان خۆی F15 حەزەکەم باسی کەم سترایکی گەل کە سومعاتێکی زۆر بەرزیە لە جیانەوە شەڕ نادۆڕێنێ. بۆ نمونە لە ساڵی 1982 F15 ئیسرائیل لە ماوەی 48 سعات 2 ڕۆژە نێزیکەی 80 فڕۆکەی سووریایان خستە خوارەوە. هەر عامود فەقەری سووریایان شکاند بەشکاندن ئەو فڕۆکەیە شەڕ نادۆڕێنێ. عێراق لە نەوەتوێ خستی خوارەوە دوای F15 سترایکی گڵی خستە خوارەوە. ئەمە چۆن؟ دانەیەکی لە ناسریە کەوتە خوارەوە لە عرعر بە S125 دەیدا بەس هەر لەسەر زیرەکی ئەفسەرەکەی سەریەوەستێ F15ەکەی توانی ئەمە لە ناودا بەس ئەفسەرەکە سیستەمێکی جوانی هەبوو بەکارهێنان بۆ ڕادارداگرساندن و کوژاندنەوە کە بیخاتە خوارەوە. یعنی ئەوەی ئەو موشەکەی بەکارهێناوە ئەو فڕۆکەی بەکارهێناوە توانای F15 نەبووە بەڵام عەقڵی فڕۆکەوانەکە و زیرەکی ئەو ئەفسەری کە لەسەر موشەکەکە دانیشتووە.